بچینە لای تەوەریەکەمان گرفتی هەبوونی ترس لە ئاوسەرگیری لە لای گەنجان بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز خاتون نەرمین مستەفامان کردووە ڕایشکار خێزانی خاتون نەرمین زۆر بەخێر بێ سپاس زۆر سپاسدانەکەم مۆسا نەرمین هەر یەکسەر بچینە ناو بەرنامەکەوە زۆر کات ئەبینین لە ئێستایا بەتایبەت لای کچی گەنج و کوڕی گەنج کاتێ لێ پرسی بۆ هاوسەرگیری ناکەی لەوانەیە زۆر بە پێداویستیەکانی هاوسەرگیری تەواو کردبێت تەمەنی پێگەیشت بێ مەسئولیەتێکی وای لە بواری خوێندن و ئەوانەشانە بێ بەڵام کە وەڵام تایەتەوە جۆرێک ترس لە وەڵامەکەی دیارە ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە خۆی ئەسڵەن ترسی هاوسەرگیری چییە؟ بەڵێ بەناوی خوای گەورە میرەبان دەستخۆشیتان لێکەم بۆ ئەم بانگەشتە و دەستخۆشیشتان لێکەم بۆ هەڵبژاردننی تەوەرەکە چکۆ تەوەرێکە ئەمڕۆ گەنج زۆر پێویستی پێیەتی وەکەزانن ڕێژی هاوسەرگیری داکشاوبەرەوە خوارەوە ڕێژەی جیاونەوەش هەڵکشاو بەرەو سەرەوە لەبەرەوە تەورێکی پێویستە بۆ ئەمڕۆ کە قسەی لەسەر بکرێ بۆ وەڵامانەوەی پرسیارەکەی تۆمیش بە پرسیارێک دەست پێکەم باشە خوای گەورە غەریزەیەکی سروشتی لە ناخی هەموو ئینسانەکانە بە ڕەگەزی نێرینەوە ڕەگەزی مێنەوە دروست کردو بۆ حەزێکی هەیە بۆ بەرامبەر غەریزەیەکی هەیە بۆ بەرامبەر مەشتێکی سروشتی خوای گەورە دروستی کردو لە ئینسانەکانە ئەمە حاڵەتێکی تر هەموو کەسێک کچان و چکڕان حەزیان بە ژیان هەیە لە ناو خۆشەویستیان حەزیان بە گرنگی پێدان هەیە حەزیان بەوە هەیە کەسێک لە نزیکەوە لێیان تێبگا ڕاز و نیازی دڵی خۆیانی بۆ بکەن ئەی باشە ئەم ترسە بۆچی لە پرۆسی هاوسەرگیری پێویستەکە ئەم ترسە هەبێ بەو شێوازەی کە ڕێژەکەی لە ناو کۆمەڵگا هێنابێتە خوارەوە طبعا ئێمە سێ حاڵەتمان هەیە با بڵێن بۆ مەسەلەی ترس قەلەقیمان هەیە واتە دڵەڕاوکێ خودی ترسمان هەیە لە پرۆسی هاوسەرگیری فۆبیای هاوسەرگیریشمان هەیە قەلەقی لە هاوسەرگیری ئەوەیە چۆتە ناو پرۆسەکەوە بەڵام قەلەقە دڵەڕاوکێ هەیە وەکو بڵێ ئایا مثلا من ڕاستم کردو ئەم بڕیارەم ماوە یا مثلا جاری وا هەیە دڵەڕاوکێکی وای هەیە باشە من تازە بڕیارەکەم ماو گەڕانەوەم تۆزێ زەحمەتە تۆ بڵێ من سەرکەوتوو بم یعنی زەواجی کردووە هەنگاوی ناوە چۆتە ناو پرۆسەکەەوە بەڵام بە قەلەقی و ڕۆژەتە ناو پرۆسەکەەوە ئەمە گرنگەوەی بڕیارەکەی یاوە ترسیشمان هەیە حاڵەتی ترسیشمان هەیە هێشتا پرۆسەکەی نەکردو بەڵام زۆر شت لە مشکی خوا لە یەکەیاتەوە تۆ بڵێ من کەسی دڵخوازی خۆمم دەستکەوێ تۆ بڵێ من سەرکەوتوو بم تۆ بڵێ بەختەوەر بم تۆ بڵێ بتوانم خێزانداری بکەم تۆ بڵێ بتوان باوکایەتی بکەم بۆ ئافرەت تۆ بڵێ بتوان دایکایەتی بکەم ئەمانە هەمووی ترسە بەڵام لەگەڵ بوونی ئەم ترسانەشە هەر بڕیارەکە هاوسەرگیری بکە هەر بڕیارە ئیتر بڕیارەکە ئایا مثلا خێزان تەشجیعەکەن کە بڕیار بە ضرورەتی ژیانی تایبەتی خۆی وای لێ ئەکا کە بڕیار بە گرنگەوەی بڕیارەیە بەڵام فۆبیای هاوسەرگیریمان هەیە فۆبیای هاوسەرگیری ئەمەیان کێشەیە تۆ بێ چارەسەریکەی چونکە دوو حاڵەتەکەی پێشووی تر لە هەر حاڵەتێکا بێ هاوسەرگیری هەرەکە بەڵام فۆبیای هاوسەرگیری یعنی ترسێکی بۆ دروست بۆ لە مەسەلەی هاوسەرگیری وای لێ کردووە ئەڵێ باسی هاوسەرگیری لە لای من مەکەن من هەر هاوسەرگیری ناکەم هەر باسیشی مەکەن تەمەنی هەڵەکشێ زۆری پێ ئەوترێت ڕەفیقەکانی هاوسەرگیریەکەن بەڵام ئەم هەر بڕیار نایە حاڵەتێکی بۆ دروست بۆ ترسێکی بۆ دروست بۆ ناتوانێت بڕیار بە ترسەکەش دوو جۆرەکە بۆی دروستەوێ هەنێ جار ترسەکە شتێکی واقعیە بەرجەستەیە مثلەن کۆمەڵی خاڵی دیاری کراوە ئەتوانێت پێت بڵێ ئەمە 1 و 2 3 و 4 لەبەر ئەم خاڵانە من هاوسەرگیری ناکەم ئەترسم لە هاوسەرگیری خاڵەکان دیاری کراوە ترسێکی تری هەیە ترسێکی وەهمیە هەر لە خەیاڵی خۆیان ئەیهێنی و ئەیهێنی و ئەیبا شتێکی بەڵێ شتێکی معنەویە نازانی بڵێ لەبەرچی هاوسەرگیری ناکەم بەس ئەترسی هاوسەرگیری بکە ترسە واقعیەکە مەیکە بڵێ کۆمەڵی خاڵی هەیە ئەڵێ من لەبەر ئەمانە هاوسەرگیری ناکەم ئەوە تۆزێ ئاسانترە تۆ توانی دانیشی قسەی لەگەڵا بکەی خاڵەکان بنووسێ مەسەلەن تۆ دانەدانە قسەی لەگەڵا بکەی شتەکەی بەلاو تەبیعی کەیتەوە شتەکەی بەلاو ئاسایی بکەیتەوە ئەم مەسەلەن ئەم خاڵانە لە هەموو گەنجێکا بوونی هەیە زاڵیشە بن بەسەر یا چارەسەریشیان هەیە قابلی چارەسەرە بۆیە بۆکو بڵێ ترسەکەش دوو جۆرە ئەو ترسەشی کەوای لێ ئەکا کە هاوسەرگیری نەکا بۆ نمونە ئیتر فۆبیای هاوسەرگیری لا دروستەکە یاوای لێ ئەکا کە بڕیاری هاوسەرگیری نەیە ترسی هەیە لە مەسەن بۆ دروستبوونی ئیلتیزام هەنێک کەس حەزی لە ئیلتیزام نییە حەزی لە
پابندبوون نییە مەسەن پابند بێ بە چوارچەوەی خێزانێکەوە بە کۆمەڵە بڕیاراتەوە کۆمەڵە بەرپرسیارەتی و کە ڕوویتی ئەکا بەرپرسیارەتی کۆمەڵایەتی بەرپرسیارەتی خێزانی بەرپرسیارەتی دایکایەت و باوکایەتی ئەم بەرپرسیارەتیانە یا دروستبوونی ئەم ئیلتیزامانە وای لێ ئەکا کە ناتوانێت ینی هەرچەند هەستەکە هەرچەند بیری لێکاتون ناتوان ملتەزیم بن بە دروستکردنی خێزان هۆکارەکەشی چی هۆکارەکەشی ئەوەیە بیری لێکاتۆڵێ من ئازادی خۆم لە دەستێم ئەو ژیانی ڕۆژانی کە لەسەری ڕاهاتووە مەسەن نەخشەیەکی ڕۆژانی هەبوو لەگەڵ هاوڕێکانیە پەیوەندیان هەبووە گەشتیانە بۆ شاخڕەویان هەبوو پیاسیان هەبوو چوونە دەرەوەیان هەبوو سەیرانیان هەبووە ئەم شتانیان هەبووە کە بیری لێکاتەوە هاوسەرگیریەکە ئیلتیزامێکی بۆ پێیابێ لە هەموو ئەمانە دائەبڕێ لەبەرەوە بەلایە قورسە بتوانێت لەم شتانە داببڕێ من بەنسەلم بۆ بەنسبەت کچانیشەوە کە بیری لێ ئەکاتەوە مەسەلەن ئەم ڕۆژیانی خێزانی وای لێ هاتووە گەنجی ئەمڕۆ لە چاو گەنجی جارانە لە ڕەفاهیە تا ئەژی یعنی مەسەلەن جلوبەرگی کەشخەیە مەسەلەن مۆبایلی ماسەفاتی پێیە ئەگەر خێزانەکە هەبوو بێ سیاری بۆ کڕێ خوێندن تەواوەکە بە ویستی خۆی هەموو شتەکان لە بەردەستیا هێنا عنی هەیە لە نازێکا بەخێوکراوە ترسی ئەوەی هەیە بچێتە پرۆسی هاوسەرگیری هەموو ئەم خۆشگوزەرانیانە کەی ئەخەوێ کەی لە خەو هەڵەسێ مثلەن ئیشی ماڵ وەکو پێویست بەرپرسیارەتی نەدراوەتێ لە هەڵگرتنی بەرپرسیارەتی ئیشوکاری ناوماڵ تێگەی جاری وا هەیە زۆر جار کچان کە زەواجەکەن ئەچیتە داوان من بە حکمیەوەی کە لەو پرۆسانە هەم یەکسەر ماڵەوە ئەڵێنە بەخوا هیچ نازانێ تەنانەت خواردنی نازانێ دروستکە یەکسەر خۆیان دەستپێشیەکەن دەستپێشخەریەکان لە بەخوا خواردنیش نازانێت دروستکە جا ئەمە ئەگەر خواردنەکە نزانێت دروستکە ئەی چۆن دایکایەتی بکە ئەی چۆن کۆمەڵێک علاقەی کۆمەڵایەتی تازەی بۆ دروستە بێت چۆن خۆی بگونجێن لە محیتە تازە ڕاستە بەس مۆمسانەربینیانی هەبوونی ئەم هەموو خۆشگوزەرانیە ئەو فەراغە پڕکاتەوە کە مرۆڤەتی هەستێکی هەیە بۆ بەرامبەری یاخود پێویستی بە جۆرێک لە سۆز و خۆشەویستیە لە ناو پرۆسێکە کە پێ وترێ هاوسەرگیری یاخود بوون بە دایک بوون بە باوک ئەم خۆشگوزەرانی کە دایک و باوک بۆ کچەکەیە بۆ کوڕەکەی دابینەکە ئەم فەراغە پڕکاتەوە ناوەڵە زۆر جارە پڕی ناکاتەوە لەبەرەوەی کە ڕاستە ئەم هەموو خۆشگوزەرانی هەیە بەڵام خۆی غەریزە سروشتی کە خوای گەورە لە ناخی هەموو کچێکا دروستی کردووە کە حەزی هەیە بۆ ڕەگەزی بەرامبەر لە هەموو کوڕێکا کە خوای گەورە دروستی کردووە حەزی هەیە بۆ ڕەگەزی مێینە ئێخۆ ئەو غەریزە هەرماوە لە ئینسانە وجودی هەیە یعنی هەست بە کەلێنەکە ئەکا بەس ترسێکی هەیە ئەم هەموو شتێک کە هەیەی لە بەردەسیاتی لە ماڵی باوکیان لە دەستی با لە پێناوی مەسەلەن پیاوێکا کە ئەچێت خێزانی لەگەڵ دروستەکە لەبەرەوە خۆشگوزەرانیەکەش هێشتا هەر ئەو کەلێنەی لە ناخیان ماوە خۆ مەرجی اعتراف بۆ بکا بڵێ من ئەم کەلێنەم هەیە ئەم پێویستیم هەیە پێویستە بۆ پڕیکەمەوە دێگەی جاران مەسەلەن کچ کە حەزیە کرد زەواجکە ئەو لە ماڵی خۆمە ئازادی وەرەگرم تا ڕادەیە ئیستیقرار وەرەگرم تا ڕادەیە بەڵام ئێستا ئازادیەکە لە ماڵی باوکیا هەیە ئیتر پێویستی بۆ نییە بڕیار بە زەواجکە لای مێردەکەی ئازادیەکی دەستکەوێت جۆرە لە کرانەوە و جۆرە لە حڕێتی دەستکەوێت بۆیە ئەو ترسە هەرەمێنێ حەلەکەشی ئەوەیە مەسەلەن ئێستا ئەگەر تۆ لە ناو کوڕانە سێریکەی لەگەڵ کچانە کچان جەریترن لە بڕیاردان بۆ دروستکردنی پرۆسی هاوسەرگیری وەک لە کوڕان چونکە کوڕان بەرپرسیارەتەکە بۆ ئەوان زیاترە لە ڕووی مادیەوە لە ڕووی مەسەلەن دروستکردنی ماڵەوە پێویستیەکان هەموو شتەکان زیاتر ئەرکەکە لەسەر کوڕە بەتایبەتی لە کۆمەڵگەی ئێمەیە هەنێ لە کۆمەلگاکان هەیە مەسەلەن وەکو ئێران وەکو هیندستان وەکو مەسەلەن میسر هەنێ کۆمەلگا هەیە هەردوو خێزانەکە بەیەکەوە بە مشتەرەکی زۆر جار خێزانی کچەکە هەڵەسن بە دابینکردنی پێویستیەکان بۆیە کچ ئەبێ داوای کوڕ بکە لە کۆمەلگەی ئێمەیە هەموو شتەکان لەسەر کوڕەکانە تا ئێستاش بە زۆری هەر لەسەر کوڕە هەموو پێویستە مادیەکان لە ئاڵتون و لە مارەی و لە کەمالیاتی ژیان و خان و هەموو شتی هەر لەسەر کوڕە بۆیە لە کۆمەڵگەی ئێمە کچ ئازاتر و جەریترە لە بڕیاردان بۆ چونە پرۆسی هاوسەرگیری چونکە مەسئولیاتەکە لەسەر ئەم کەمترە بەڵام لەسەر کوڕ زیاترە کوڕ لەبەرەوە هۆکارانە تۆزە زەحمەتە بەلایەوە پرسیار بکە جا لە باسی هۆکارەکانی ترسا بووین تەبانی هۆکاری مادیەکێکە لە هۆکارانەی کە کوڕ بترسێلەوەی پرۆسی هاوسەرگیری ئەنجام بە بەتایبەتی لەم ڕۆژگارەیە کە زەواج زۆر قورس کراوە کار سەختە زۆر کاری دەست ناکەوێت بڵێن خوێندنی تەواو کردووە دانە مەزراوە کاری ئازادی دەست ناکەوێت بژێوی ژیان چۆتە سەرەوە شتگران بووە دوای ئەو بێ هەموو شتەکان ئەو ئامادەیکە ئەم لایانی مادی وای لە کوڕ کردو بتوانێت بە زەحمەت بڕیار بە یعنی لای کوڕانیش ئەو تەسەورە دروست بووە حەزەکە کامڵ بێ لە ڕووی مادیەوە اینجا بڕیاری هاوسەرگیری بە
حەزناکە مثلا نەقسی هەبێ حەزەکە سیاری هەبێ مثلا وەزیفەیەکی هەبێ ئیشێکی سەربەخۆی هەبێ اینجا بچێتە ناو پرۆسی هاوسەرگیری ینی لای کوڕانیش ئەو تەسەورە دروست بووە نەک لای کچان حەزەکە شووبکە بە کوڕێک ئەمە بێجگە لە مەسەلەی دین و ئەخلاقەکە حەزەکە ینی چۆن لێها ڕواڵەتێکیشی هەبێ و ئیمکانەتێکی مادیشی هەبێ و یعنی خوڕمژی ئەوێ تێگەی لەم سەردەما خوڕمژیانێ و کوڕانیش و کچانیش یعنی هەموو شتەکان بە پێی مواسەفات و حەز و هینی خۆیان بێ خوڕمژ پێڵەن تۆ حەز لە خوڕمایە لە مێوش ئەڵە لە خوڕمژیان لە هەردووکیان یعنی ئێوێ لە هەموو شتەکانە بۆکو بڵێ هایلایف بێ و هەموو شتەکان تێر و تەسەل بێ و هەموو شتەکان تێر و تەواو بێ و اینجا بڕیاری هاوسەرگیری بە مەسەلەی مادیەکە وتمانێکێکە لەو خاڵانەی کە ترسی لا دروستەکە بۆی نەتوانێت بڕیار بە خاڵێکی تر مەسەلەن کوڕان هەن یان کچان هەن مەسەن تۆمۆحی خوێندنیان هەیە تۆمۆحی بزنسیان هەیە تۆمۆحی فراوانکردنی کار و پرۆژەیان هەیە بیری لێ کاتەوە من ئەم تومۆحەم بۆ دروست بووە چوومەتە سەر ڕێگاکەم دۆزیوەتەوە بەڵام ئەگەر پرۆسی هاوسەرگیری ئەنجام بێنم ئەبێتە بەربەز لە بەردەم تۆمۆحەکانما و لە بەردەم فراوانکردنی داهاتە ئابوووریەکەمە زەواج ئەبێتە بەربەست لەبەرەوە جارێ هاوسەرگیری ناکەم جارێ نایکەم تەمەنی هەڵەکشێکە هەڵەکشێ دوایی کێشەی بۆ دروستە بێ یعنی هەتاوەکو بڕیاردان لە پرۆسی هاوسەرگیری بچێتە تەمەنی گەورەی بڕیاردان زۆر زەحمەتە بێ یعنی ئەوەی کە لە تەمەنێکی ئاسایی زەواجات بڕیاری هاوسەرگیری ئەیە ئیتر بڵێن لە 18 بەرەوە 20-25 و تانانات 30 ئاسانە بەڵام کە لەو تێپەڕی ئیتر زۆر تووشی شڵەژان و دڵە ڕاوچێ و دوو دڵی و قەلەقی و ئەوانە بێ زەحمەت بڕیاری بۆ ئەدرێ بۆی ئەگلای نابێتەوە دوای بڕیار لاکاتەوە ئەڵێ باشە من خۆ تەمەنم بەم حاڵەتی خۆم ڕاهاتووم و ئەلحەمدولیلا وەزعم باشە و کێشەم نییە و تازەیتر بۆچی پرۆسی هاوسەرگیری بکەم ئەمە حاڵەتێکی تر ترسی ئەوەی هەیە کە پرۆسی هاوسەرگیری دروست کات و نەتوانێت سەیتەرە بکا بەسەر ئەم خێزانەی کە دروستی کردووە سەیتەرە ئیتر لە ڕووی مەسەلەن پێدانی خۆشەویستی باوکایەتی کردن دایکایەتی کردن دابینکردنی بژێوی ژیان ئەترسێ ئەم ئەنی وەکو گەنجێک لەوانێ بتوانێت خۆی لە ڕووی مادیەوە خۆی بژێنێ ئیداری حاڵەتی خۆی با و کێشەی نەبێ بەڵام ترسی ئەوەی هەیە ئەم سەیتەرە کە هەیەی بەسەر تاکی وەکو شخصی خۆیان لە پرۆسی هاوسەرگیریا لە دەستی با نەتوانێت بەردەوام بێ لەسەری یەکێکی تر لەو ترسانە ئێمە کەسایەتیەکان کەسایەتی مەسەن گۆشەگیرمان هەیە کەسایەتی شەکاکمان هەیە گوماناویە هەر خۆی لە خۆیان گوماناویە کەسایەتی ینی وشک و ڕقمان هەیە ئەم کەسایەتیانە کێشەکانی ژیان زۆر کاریگەری لەسەریان دروستەکە وایان لێکە بڕیاری قەتعیان پێەیە بۆ نمونە مەبەست چییە لە بڕیاری قەتعی بەڵێ یعنی بڕیارێکی وای پێەیە کە نەتوانێت پرۆسی هاوسەرگیری بکە بۆ نمونە لە تەجروبەیەکی هاوسەرگیری فاشلی ناخۆشە ژیاوە مەسەلەن ئەیتر ئەگەر ئەو تەجروبەی دایک و باوکی بوو بێ برای بوو بێ خوشکی بوو بێ هاوڕێیەکی بوو بێ ناو کۆمەلگای بوو بێ بە عام کەسە نزیکەکانی بوو بێ ئەم تێڕوانینێکی نەرێنی بۆ دروستە بێ خۆشی کەسێکی گوماناویە گومانی هەیە لەوەی کە ئەمیش هەمان تەجروبە دووبارەکاتەوە یا کەسێکی گۆشەگیرە ناتوانێت وەکو لە ڕووی کۆمەڵایەتیەوە بتوانێت زاڵ بێ بەسەر ئەم کێشە و مەشاکیل و بەرپرسیارەتیانی کە هێتە ڕێگای لە پرۆسی هاوسەرگیریە لەبەرەوە بڕیاری ئەوەی پێیا کە هەر نیکە ئەڵێ هەر نیکەم باشترە ئەنی وەکو بڵێ سەرێشەکەم بە تایبەتی ئەگەر کۆمەڵی خەڵکی نەرێنی لە دەوری بن ئەو تۆقەمەکەرە ملی خۆ کورە خۆ توشمەکە کورە دانیشە کورە بەخوایمەش توش بووین خەڵکانێک هەن لە ناو خێزانە ئاوە ئەڵێن ماوساجگە لەوەژە هەموو ئاماری جیابوونەوەی کە بڵاوەکرێتەوە بەڕاستی ترسێکی گەورەی بڵاو کردەوە ئەمەژێکێکە لە حاڵەتەکان کە پەیوەندی بە کۆمەلگاوە هەیە یعنی تۆ ئەمڕۆ سوۆسیال میدیا وای کە ڕۆی شتێک بە شاراوی نەماوەتەوە ڕێژەی جیابوونەوەت پێ ئەڵێ ڕێژەی ناپاکی هاوسەرگیری و پێ ئەڵێ ڕێژەی توندێتیژی و پێ ئەڵێ ئەمانە هەمووی پێ ئەڵێ هەمووی خاتە ڕوو ڕێژەی و توندێتیژیانە و پێ ئەڵێ کە پیا چۆن مامەڵە لەگەڵ ژناکە زۆر جار کردویانە بە فەخر و شانازیش جیابوونەوە ینی بەڕاستیەوە بە شتێکی باو لە بەدەستکەوت ێزانێ ئەڵم بەم ژیانی خۆم رازیینیم جیابمەوە تەواو ینی بەدەستکەوت ێزانێ بەس نازانێ ینی شوێنەوارەکانی خۆی جیابوونەوەی گرفتێک نازانێت جێکەوتەکانی زۆر لەوە خراپترە کە بڕیاری جیابوونەوە یاوە چونکە ینی لە کۆتاییە هەربێ زەواجێکی تر بکاتەوە هەربێ بڕیارێکی تری وابە چونکە هەم خۆی ئەو حەز و غەریزەی هەرتیا ماوە نەمردووە و هەم خەڵکی جوازی لێ ناهێنێ
تێگەی لەبەرەوە یعنی بڕیارێکی هەڵی یاوە کە جیابوونەوەی کردووە بۆیە مەسلەی سوۆشیال میدیاکەوای کارێکی دروست نەبێ با پەیامەکە لێرەوە بە دروستی بگاگەر هۆکارێکی دروست نەبێ بۆ جیابوونەوە بێگومان بڕیارێکی هەڵەیە طبعاً بەتاکید یعنی جاری وا هەیە مەسەلەن جیابوونەوەکە یا کێشەکە گاتە حاڵەتی جیابوونەوەکە زۆر بەرژەوەندی هەیە زۆر مەسلحەتی بۆ هەردووکیان بڕۆن بەڕێی خۆیانەوە بەڵام جاری وا هەیە ئەم جیابوو ئەو بڕیارە نەدرێت بەڵێ جاری وایە تۆ سەردانی دادگاکانەکەی یا سەردانی مەسەلەن ئەوەی کە لە لیژنەی ئاشتەوای ABC یعنی هۆکاری جیابوونەوەکان شتی زۆر بەسیتە هۆکارێکی زۆر سادە زۆر سادێ گەوریان کردووە زۆر شتێکی سادەی گەوریان کردووە لە خۆیان وایان کردووە کە ئەم جیابوونەوە دروست ببێ بۆیە ئەم ترسانە وا لەو کەسە ئەکا کە ینی بترسێ بڕیار با کە بچێتە پرۆسی هاوسەرگیری لەگەڵەوەی مەسەلەن پرۆسی هاوسەرگیری پێویستە گەنج بە تێڕوانینێکی ئیجابیانە بەگەشتبینانە سەیری پرۆسی هاوسەرگیری بکە کە منیش مەرج نییە هەموو دوو کەسێک تەجروبیان وەکو یەکوا بێ ئەگەر برایەکی لە پرۆسی هاوسەرگیریە سەرکەوتوونە بۆ دایک و باوکی سەرکەوتوونە بوون مەرجیەمیش هەر بە هەمان شێوە بێ ئەکرێ ئەم سوود وەرگێ لە هەڵە و کەموکردەکانی ئەوان بتوانێت خێزانێک لەسەر ئەساسی خۆشەویستی و لەسەر بنەمایەکی پتە و دروستکە کە بتوانێت خۆشببختی بۆ خۆشی و بۆ دەوروبەرەکەشی دروست بکە زۆر باشە بە بزانەرمین کاتە بالم کاتی مامانە باس لەوە بکەین کە چۆن ڕوبەڕوویم ترسە بینەوە کە ئێستا لای زۆرێک لە گەنجان هەیە بەڵێ طبعاً خۆی ئەم ترساوەکو وتم کۆمەلگاشتیا بەشدارە خێزانیشتیا بەشدارە تاکیشتیا بەشدارە بەداخەوە تاکی ئێمە یا خێزانی ئێمە یا کۆمەلگای ئێمە ڕۆشنبیری ئەوەی لا نییە کە پێش چوونە پرۆسی هاوسەرگیری خۆی ئامادەکە بەرچاوڕوون بێ ڕۆشنبیر بێ سەبارەت بە پرۆسی هاوسەرگیری یا لانی کەم سایکۆلۆژیای بەرامبەر شارەزا بێ بۆ نمونە کوڕەکە سایکۆلۆژیای ئافرەتەکە کچەکە شارەزا بێ کچەکە سایکۆلۆژیای کوڕەکە شارەزا بێ ئەگەر شارەزای سایکۆلۆژیای یەکتر بن جیاوازیەکانی یەکتر بزانن زۆر بە ئاسانیەتوان مامەڵە بکەن لەگەڵ یەکتریە ئەو جیاوازیانی کە لە نێوان ڕەگەزی نێرومیە هەیە بۆ یەکتر تاواکردنە بۆ ئەوە نییە ئەم بڵێ وەڵایی من لەم شتا لە تۆ جیاوازم ئافرەتەکەش بڵێ منیش لەم شتا لە تۆ جیاوازم جیاوازیەکان بۆ دروستکردنی بەرامبەرکێ و کێبڕکێ و کێشمەکێش نییە لە ناو خێزانە جیاوازیەکان بۆ دروستکردنی یەکتر تەواوکردنە یەکتر قوبوڵکردنە لە ناو خێزانە کە ئەو جیاوازیانە بە جیاوازیەکان و ئینسان جوانە چکۆ یەکتری پێتەواوەکەن جا یعنی کە بۆم لە پرۆسێکی هاوسەرگیری ئەنجامە درێ کەسەکان لەسەر لایەنە مادیەکان زۆر باش ڕێکەکەون یعنی زیاتر باسی ئەوەکەن بەڵام لە لایەنەکانی ترەوە زۆر کاڵ و کرچ لێ ڕوان هەر باز ناکرێت کاتێک دەچنە ناو پرۆسەکان جای ڕەنگە بیریان بکرێت هۆنیان خان ئێستا تۆ ئەگەر کەسێک سیاقەت بزانێ ئیجازەی سیاقەتی دەرهێنابێ ئیتر تۆ بێ خەمی سیارێکی تێدەست ئەڵێ بڕۆ ئەو سیارم بۆ پارکە بڕۆ سیارم بۆ بێنەرە دەرەوە لە گەراج بڕۆ بۆ فلانە شوێن فلانەشتم بۆ بێنە بێخەمی ترسنیە چکۆ سیاقەت دەزانێ بەڵام گەنجێک کاچێتە پرۆسی هاوسەرگیری هیچ نازانێت لەسەر پرۆسەکە هیچ شتێک نازانێ نە ڕەگەزی بەرامبەرە ناسێ نەڕۆشنبیریەکی ئۆتۆی هەیە نەخوێنەوەیکی وای کردووە نە بەشداری خۆڵ و ڕاهێنانێکی کردووە ئەچێتە ناو مەجهولێک ئیتر کە چۆناوی واقعەکە ئەو دقەیە چۆن هات بەسەریا وا مامەڵاکە بەڵام ئەگەر پێشتر خۆی ئامادە کردبێ ڕۆشنبیر بوو بێ زانیاری لەلای خۆی گەڵاڵە کردبێ کۆ کردبێتەوە ئەزانێت چۆن هەر بۆ هەر هەنگاوێک چۆن بۆ هەر مامەڵەیەک چۆن هەنگاوانەیە لەگەڵ هەر کێشێکە چۆن مامەڵەی دروستەکە هەندێشتیش پەیوەندی بە خێزانەوە هەیە بەڕاستی خێزان جاران کاتێککە کوڕ لەوا بووزان کۆ تەواوکە کچکە خوێندنی تەواوە کرد جاری وا بوو زۆر جاریش کچ خوێندنی تەواو ناکرد ئیتر خێزان ئەیان بەگوێیە مثلەن کەی ژنێکە بۆ بێنین ئەیکەی زەواجەکەی فارسی ئەحلامی تۆ کێیە حەزەکەی و کەسی کە زەواجی لەگەڵاکەی کێیە ئەم ها قسەیان بەگوێە هەبوو لە ناو خێزانە ئەم هاندانە هەبوو لە ناو خێزانە ئامادەیانە کرد فکرێکیان ئەیە کە تۆ پێویستە بچیتە پرۆسی هاوسەرگیری ئێستا خێزانەڵێ کوڕوازی لێ بێنە با خوێنەکەی تەواوکە کورە با تۆزێ گەورە بێ کورە با تۆزێ تەجروبە پیاکە کورە با تۆزێکی پاشی ناکە پێشی ناکە ئەڵە تخوا با تۆزە گەنجی خۆی بژی بەخوا چۆ ماڵی مێرد ئەکەوێتە ژێر پەروەردەی مناڵ و مێرد و نازام ئیلتیزامات و با تۆزێ بەخۆشی بژی با تۆزە ژیان بکە با تۆزێ نازانم شوێن ببینێ ئیتر ئاوا هەر خێزان ئەم شتانە ئەیە بەگوێ گەنجەکانە گەنجیش ئەم خۆش گوزەرانی کە لە ماڵی باوکیا بۆی دێزاوە ڕایە لەسەری ترسی هەیە لەوەی کە بەجێ بێڵێ
کۆمەڵگاش بە هەمانسەوە یا بڵێن دەسەڵات یا بڵێن ڕێکخراوەکان ئەمانەش پشکیان هەیە لە مۆزوعەیە ماسەڵین بەتایبەت میدیا چۆن ئەتوانە ڕۆڵ بگێڕێت لە نەهێشتنی ئۆترسیا و چاکردنی بارودۆخەکە بێتە هۆکارێ بۆ زیادکردنی جێبەجێکردنی پرۆسی هاوسەرگیری و دروستکردنی تاوان ساخان یعنی وەکو بڵێ دەسەڵات میدیا ڕێکخراو هەموو ئەمانە پشکیان هەیە يعني چۆن مثلا ئەمڕۆ سەردەمی تەخەسوسە باشە يعني ڕێکخراو هەیە بڵێن احتیمام بە کۆمەڵێک بوارەیە مثلا ئەم احتیمام بە بواری خێزانیە ئەو احتیمام بە بواری مثلا گەنجانەیە ئەو احتیمام بە بواری گەشە پێدانەیە ئەو بە پەروەردەی مناڵەیە هەر کەسە و احتیمام بە کۆمەڵە شتێکەیە بەڕای من ئەگەر ڕاگەیاندن هەبێ ئیتر ڕاگەیاندنەکە لۆکاڵی بێ ئاسمانی بێ هەر سۆشیال میدیا خۆی بێ شتێکی تایبەت هەبێ بە پەروەردەکردنی گەنج یا ئامادەکردنی گەنج یا ئامادەسازی گەنج بۆ پرۆسی هاوسەرگیری شتێک هەبێت تایبەت بێ ینی شوێنێک هەبێت تایبەت بێ کاتێک کە گەنج ئیشکالێکی وای بۆ دروستە بێ یا ئێوێ هەنگاوێکی وا بنێ بچێ ڕوو لەو شوێنە بکە بۆی بتوانێ بەکو بڵێ لەوێ هەموو شتێکی دەستکەوێ هەموو چارەسەرێکی دەستکەوێ هەموو زانیاریکی دەستکەوێ خۆی بۆ خۆی دەسەڵات بەهۆی ئەوەی کە ئەم دانەمەزراندن هەیە قەیرانی دارایی هەیە پێشینی هاوسەرگیری نەماوە شوێنی نیشتەجێبوون نییە بۆ هەنێک کە تازە هاوسەرگیریەکەن لەلایەن دەسەڵاتەوە ئەم کۆمەڵە قەیرانێکە دروستکراوە بۆ کۆمەڵگا بۆ گەنجیش بە تایبەتی وای لە گەنج کردووە نەک هەربیر لە پرۆسی هاوسەرگیری ناکاتەوە زۆربیان بیر لەوەکەن و هەر وڵات بەجێ بێڵن ئەوەنە ڕەشبین بوون ئەوەنە نائومێد بوون لەبەرەوە یعنی کۆمەڵگاش پشکی سەرەکی هەیە دەسەڵات پشکی سەرەکی هەیە لەوەی کە نەیتوانێت ئەو حاڵەتە دروستکە بە هەمان شێوە ڕێکخراوەکان بۆ نمونە مەسەلەن زۆر ڕێکخراو هەیە لە کۆمەڵگەی مەدەنیە ئیشی بانگەوازەکەن ئیشی مەسەلەن خێرخوازی ئەکەن ئیشانە هەمووی زۆر ئەکرێت لە کۆمەڵگەیە بەڵام کەمن ئەو ڕێکخراوانەی کە گرنگی بە پرسی هاوسەرگیری ئێن باشە پرسی هاوسەرگیری ئەمڕۆ یەکێکە لە هەرە پرسە گرنگەکان بە حکمی ئەوەی کێمە خۆمان ئەبینین ڕێژەی هاوسەرگیری دابەزیوە ڕێژی جیابوونەوە بەرز بۆتەوە کێشە خێزانەکان زیان کردوتون و تیژیەکان زیان کردووە باشە ئەگەر شوێنێک نەبێ تا ڕادەیەک ناڵم بتوانێت ئەمە بلانە جاریوە بەدەسەڵاتیش ئەمە چارەسەر نەبێ ئەگەر ڕێکخراوێک نەبێ کۆمەڵێش دەستگا و سنتەر نەبن احتیوای ئەم کێشە و مەشاکیلانە بکەن سەرچاوەیەک بن بۆ چارەسەری ئەم کێشە و مەشاکیلانە بۆ ڕێنمایی و ڕاهێنانی گەنجان یا ئەو خێزانانی کە کێشە و مەشاکیلیان هەیە ئەم کێشە و مەشاکیلانە ڕوو لێ زیابوونەکە کەم نابێتەوە لەبەرەوە هەریەکە بۆ خۆی پشکی سەرەکی بەرەکەوە بەڵام گەنجیش خۆی بۆ خۆی وەکوتم ئەگەر بێ بچێتە پرۆسی هاوسەرگیری ئەبێ لەم سەردەمەیە هەوڵ بە ئەو پەڕی خۆی ڕۆشنبیرکە بڕوا بە دوای معلومات تابگەڕ ینی ئەم مۆبایلی کە 24 ساعتە بەدەست گەنجێ باشێ یعنی سەیری چیەکە هەموو شتی تەرفیهەیە بەڕاستی هەموو شتی تەرفیهەیە و سوحبەت و پێکەنین و یاری و نازە ئەم شتانەیە باشە خۆر ئەم مۆبایلە سێر چێ بکە لەسەر بابەتی خێزانی بە هەموو زمانەکان بۆ تهێنێ بە هەموو زمانەکان بۆ تهێنێ بە PDF بۆ تێنێ بەوانە و خۆڵ و ڕاهێنان بۆ تێنێ بە محازەرە بۆ تێنێ بە نووسین و راپۆر بۆ تێنێ هەموو شتەکانێ بۆ هێنێ ئەگەر لە حاڵەتێکی گەنجێک بیانووی ئەوەی ئەڵێ مەسەلە من لەسەر کار ناتوانم کاتێکی زۆر بچم بۆ خۆڵ و ڕاهێنان و دوورە و دەستم ناگاتێ خۆ مۆبایلەکە بەدەستیوەتی ئەتوانی ئیسفادەی لێ بکە هەر بەدەم ئیشەکەەوە بەدەم ئیشەکەەوە بخاتە سەر مەسەلەن ئەوانی کە محازەرن گوێ لە محازەرەکان بگرێت کۆمەڵە کۆرسی زۆر هەن لەو بابەتانە بەتاکید ئەو ڕێکخراوانی کە تایبەتن بۆ بوارە بێگومان بڵاوکراوی تایبەتیان هەیە ئێمە لە کۆتایی تەوەرەکەمانای دەستخۆش بە زۆر سپاس ئەگەر پەیامی کۆتاییتمان بێ ئێمە لە خزمەتتە بین دەستخۆشیتان لێکەم بەڕاستی من یعنی داوام لە گەنجان ئەوەیە کاتێک کە بڕیار ئەیان بچنە پرۆسی هاوسەرگیری هەروە بە نەشارەزایی و بە نائەزمموی نەچنە پرۆسی هاوسەرگیری هەوڵبن خۆیان شارەزاکەن خێزانیش پشکی سەرەکی هەیە لەوەی کە بتوانێت گەنجەکان ئامادەکە کچەکانی کوڕەکانی ئامادەکە بۆی بە ئاسانی بتوان بچنە پرۆسی هاوسەرگیری کۆمەڵە ڕێکخراوی باشە توان ڕوو لەو ڕێکخراوانە بکەن سوۆسیال میدیا هەتوان ئیسفادەی لێ بکەن بۆی بتوان بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی تێڕوانینێکی ئەرێنیانە بەگەشتبینانە هەنگاو بنێن بۆ پرۆسی هاوسەرگیری و شەڵاتیاشیە سەرکەوتووە بن و پرۆسی هاوسەرگیریش ئەو شتە نیە یعنی ئەو ترسە نییە کە خەڵگلی ئەترسێ و نەتوانێت یا سەرکەوتوو بێ زۆر بە ئاسانی تیا سەرەکەوێت و ئینشاءڵڵا بەختەوەری شەوێ دەستی ئێوەش خۆش بێ و سپاسانەکەم زۆر مەمنون سپاسانەکەم دەستان خۆش بێ دەستی ئێوەش خۆش بێ زۆر سپاسانەکەم